ئێستا شفتێکەوە کابرا لۆمارێ باتەوە 8,000 دینار ڕادەوەستی برای ئادیکۆ 8,000 یەک مریش پێ دێ کاک ئەوە لە قازێ چاکە گۆشتی قازێ و گندۆرەش لەگە بخۆی زای چەند بەتامە ئەوە برقی سەر ئاوێ ئەو قسانە کاکە شفتی نەبی گران دەبی هەبی هەرزان دەبی شتانە هەموو درۆیە هەموو درۆیە ئەو شتانە درۆیە ئەوەی گوتی سەر و بن یەکە باوەڕی پێمەکە گازە لە خاری چاتیانی خۆمان ناڵی خۆمانەی کوردستانە هەموو زەویانەیە معاشی وەردەگرن و دەچنەوە لە بیشیەمان دینە کورەکە بازار نییە شتی خۆمان هەمووی ڕقەمیەکە بەخوای بە شتەکەوەی وەختی فەلاعی خۆمان پێدەگا فەقیرە هیچ پارەی لۆ ناکەوت بڵاس وەرە خوافوتکە وەرە لە دوورەوە قسەی مەکە لە نێو ئەلوەی هەولێر چی دەگوزارێت؟ سڵاوتانێ بێت ئەحمەد مەلات جەمالم ئەمڕۆ بەرنامەی چی دەگوزارێ هاتووتە نێو ئەلوەی هەولێر و دەمەوێت بەدواداچوون بۆ بارودۆخی بەرهەمە کشتتوکالیەکانی هەرێمی کوردستان و پارێزگای هەولێر بە دیاریکراوی بکەوت. ئەمڕۆ دەمەوێت بزانم ئاخوتاوەکو چەند جوتیار و فەلاحەکانی خۆمان لە بەرهەمە کشتتوکالیەکان رازین و تا چەندیش نرخی بەرهەمەکان لە ئاست چاوەڕوانی ئەواندایە. ساڵانی ڕابردوو بەرهەمە کشتتوکالیەکان بەشێکی زۆری فڕێدەدران و جوتیار و فەلاحەکانی خۆمان ناڕازی بوون لەو نرخەی کە هەیەی، بەڵام ئەم ساڵ دەبینین بەشێکی زۆری خاڵە سنووریەکان داخراون بەڕۆی ئەو بەرهەمانەی کە لە دەرەوەی وڵاتەوە دەهێنرێنە نێو هەرێمی کوردستان و هەست دەکرێت کە بەرهەمی خۆمانە بەرەو پێچوونێکی زۆری بەخۆی و بینیوە و لە بازاردا ساغ دەبنەوە و جوتیاری ئەم ساڵیش لە نرخەکەی ڕازیە. اینجا لەگەڵمان بن بزانین وردەکاریەکان چین لە چی دەگوزارێ هەمووی بۆ بینەرانی پایتەخت دەگوازینەوە و بەدواداچوونی بۆ دەکەین. طبعا پەتاتە ئەو سار یعنی لەبەر بارانێ زۆر ینی بڕیاری نەبوو هەرێ وڵە بەس ساڕەکەشی باش ئێستا بەس کەمە بەخۆی ینی ماشەڵڵا لەگەر بارانەکەی زۆر باری تاسی زۆری لە پەتاتەی کرد. ئێستا ئاگا هەبی بەس ئەو سار پەتاتەمان کەمە نەکو پیاز باشە تەماتە هەیە بیبەرە باینجانە کودیە ینی ئەو شتای ناو خۆمان زۆر باشە لە خۆی بەزێ هەمی خۆمانەیە بێزگە لە فەواکەی نەبی میوە میوەشتووە فەواکە ئەوەی خۆمانە بەخوای ینی تەماتە بڕێک پارەی ناکە تەماتە نەکو پیاز وەڵی سەیرم پێ دەنازم تەماتە لۆ ینی زۆریش نییە بەس پارەی ناکە بەس پیاز باشە پەتاتە باشە بەخوای خیاریش لەوان باشە نییە خیاریش ئەو سەر بڕێک باشە هەنگاوەکانی حکوومەت سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بڕیاری قەدەغەکردنی داخڵکردنی بەرهەمی دەرەچوانە تەسیری هەبوو لەسەر بەرهەمی خۆمان قیمەتی لۆ بکەڕێتەوە ئای چۆن ئەرێ وەڵڵی ینی ماشەڵە زۆر تاسیر تێکرد ئێستا ئەگەر لە جیان پەتاتە هاوردە بکرێ و پیاز هاوردە بکرێ و ساڵی ناکە بەس لەخوای بە زیادلۆتی ئەو قرارە دەرچووە شتێکی باشە لۆ فەلاحی بەس ئینتازی کەم و فەلاح و سار ئینتازی کەم لەبەرەوەی بارانەکەەوەی دەکرد چی ئەوە کەشناسی ئەوە بوو نمس کەس نەبوو. سڵاو لە جەنابەت بەخێر بێن سپاس الحەمدولله وەڵڵا زۆرە ئارێ وەڵڵا چیت دەوێ الحەمدولله هەیە لەگەڵ ئەو زۆریەش سعری کووە بە قورعان سعری مناسبە باشە آخر مناسبیەکەی لۆ فەلاحی با بڵێین بە قورعان ئەو سارەکە لۆ فەلاحی تەقریبەن باشە پیاز لە بۆ نمونە پارێنەکە ئەو سارەکە باشە 400 نار 500 ناری دەکاتن خیار خيار هسه حاليا خيار 350 و 400 او سعرانيه و بيبر ب 600 و 700 او سعريه يعني او صاله باشا او صار لتاو بار باشترا او بيبر شيء او ليره بالي سندي دكاتين استا استاك حاليا او بيبر سعري 600 نار 600 بينزوني و 600 او نوع بيبر بلام جوات رجال عبد بنزاج دشي خواستش لسه برهمينا وخو زيادره بالي زيادره حزله برهمينا وخو بالي بتاكي بالي ناو خو طبعا بازاري خوشرة نا لو هم قزانا عليا كان دروا وقلتنا ناو لرساغنا بتوا بريم خو منزورة ولا علي رازي حتى نقله رويتامو لبو خاوينيش طبعا هذيك كويس سالمون من وقتي برتقال فرم برتقال دا لإيران هم يسبوغ دك لي ورنق زوانا لكن مسلوانية بعقوبة دات خو أو آساية تبعي خويتي قزي سروبن أو باهم عالم زاني لقو مرجي أو يقولي رزق سرو بنا رزمي أمن بقوم ناس واسلو لقو مرجي ما هم عالم زاني متيما
ئەوەی گوتی سەر و بنی یەکە باوەڕی پێمەکە باوەڕ پێ نەکەن؟ نەخێ لو وانە لەبەر ئەوەی وەلا ئەگەر بەڕاستی ئیش کاتن زەرەر دەکە بەڕاستیش بکە زەرەر زەرەر دەکە زەرەر دەکە لە بۆ نمونە سەر و بنی ئەو هە دەرەجێکدا بنێ ئەو نیوەرس دەبی نیوەی پۆلعاتەکەی ڕشقەکە دەبی فڕێ بدە لو عەزلو دیسکەکە و ناسکەکەی بەخوای برایەکەم جیاش دەکاتەوە بەڵام هەرتی دەکە پۆلعەکەی دەکە عەبتا زار وەبری قناعاتت چیەوە؟ ئەو هەیە یە هەولێر ئەو هەیە نەک هەولێر لە هەموو شارەکان وەیە هەمووی ئەو هەیە با نەبیتە بەسەوە برێنە هەولێر لە هەموو شارەکان وەیە هەتا ئێرانیش وەیە ئەو ڕشقە ئێرانی دێت نامووی وایە بنی عەزلی تێدایە بای هەندێک ماندوو نەبی سەحەتت تەندروستی زێ خۆتێک مەدە چاوەکەمی ماندوو دیاری وەڵا لە بێئیشیەمان دینا لو لە بێئیشی کورەکە بازار نییە بازار نییە؟ ناو لە بازارەکە نییە سەعات چەندەوە لێرە؟ بە قورئان شەوان سەعات 3 دێن 4 دێن 5 دێن ئەو هەیە مرد لە چێ بەخۆت؟ تۆ بزاوە تۆبزاوی ڕادێرە ئەرێ وەڵا هەموو ڕۆژێک بەخوای هەموو ڕۆژێ نە هەموو ڕۆژێک ناوەڵێ هەندە ڕۆژێ ئیشیت کەمێ دێم و هەندە ڕۆژێ نایم و ئەو هەیە هەندە ڕۆژی سرعات دەکەم و باشە و بازارەت زمەی دێتن لەو خەرکەوە پڕی عالەمە بازمە بی بەس کات و عاربانەش دەبینی بای لەسەربی باشە لۆ خەرک تاکەیە ئیشی عەرەبانەی لو نەما هیکاکە ئیشەکە بەکامل وەلایەتی هەمووی ئیشەک نمایە ئەوەی هەبیتن کابە ڕۆژە 10,000 15,000 دەبی لە خوای بەزیادە الحەمدوللا هەیە ئەوەن دەشی نییە چەندت هەیە؟ وڵای ئەم لە ئەوڕۆ وڵایی 13,000 مشکل 13,000 نیو باقی لافی نەرێ ئارێ لەوەن دەمێت لە خوای بەزیادبی کورە چانی ئەوەندە هەیە ئەدێک ئەوەندە نەبی ماندینە؟ ئەدوکماندینە تو دۆرە ئێستا مسمێنێ 470 کیلۆ تەماتەم بارکرد بردمە ئەو هەورازی ئەو لایکە مزگەفتی جەماعەتی گومژی دەزان کورە وڵای ترەتر لێوە دەگرێت بە 3,000 ناری ئەخە 470 کیلۆ 470 کیلۆ تەماتی بارکی بە 3 لەو ڕێکا و هاڕکە ئێ وڵای باش بوو دوو عەمبار هاتن ئاویان دەکرێ ئەو ئەوانە پارە شەلۆپی و نام بەس دەکەتم ئەگەر لە فلی من دەست پێ یا الله السلام علیکم کوی باش برا سەحەتت کووە؟ ساعت ماز دەکەم تو ئەو کوی پیازە لە خاری ساتیانی خۆمان ناڵی خۆمانەی کوردستانە چی ئەو خڕە پیازە لۆ هات ئەوە فەرقێ دەگەوێ ئەوە دەستەی پێدەن ئەوە مەتعەمیە مەطعەمیە ئەوە بەس بە مەطعەما دەڕوە فەرقی زۆرە ئەوە بەس مەطعەم دەبە بەس مەطعەم ئەوە بەقاری خۆمان دەبە عارەبی خۆمان ئەوە هەیە دەبالو سریعترە فرۆشتنیەوە ئەستەماشن هەم برسقان باشە بەس تەماتە نەبی تەماتە غەدری لێکدا ئەو غەدری لێکدایە وڵای تەماتە زایکۆ زۆرە گەلە زۆرە لەولای نەمە لە ئاژی ئۆمەران لەولای هەم جێشی دێ لە هەموو جێش دێ بەس کابراش دسقی ناچارە بین تێکوانەونیا ئەوی خۆمانە مادەم ئەولایبی خۆمانە بەس ئی دەرێ ئەگە نێتن ئەمە ئیگلەیمانە ئی دەرێ بخۆت باشتر زانست ئەگەی دەرێ بێ ئی دەرێ ئێکوان هەم ڕاوەدەستی کابە دەری کاکە ئەو خەیان بەیانە دەری ئەو خەیان بەیانە دەری ئەوی دەبم ئێستا کەلەم هەیە کەلەمی خۆمان هەیە و چ کەلەمی ئێرانی نییە ئەجوکو ئەرەوەڵامە مەمنونینە ئەو شێک چاکە کرد ئەرەوەڵە مەمنونینەتە دەمری هەموو ساری لە بماها بکە ئەم هەردوو ئاخێلو دەکەی بخۆ دەبزانە ئەو تۆماتی بە چەندی کڕێ کاکە بە چەند کڕیا وەڵا ئەو سەلەیە بە 750 دیناری دەکڕین جستانان بە 300 دیناری هەیە ئەنعام بە 750 دیناری نازانم حکومەت لیان ناپێستەوە یعنی سلم بقي في زيادة كان روشيدا كان 800 روشيدا كان 900 روشيدا كان 700 يعني الآن ب 750 ناريس كبازار يعني يعني قليت هلا السعر يصلك لا سلالة تماتا لو نرخك او هاي تماتا زورا ناوخو زورا نارواتن لولا لا ديت النازم بس المهم قيدي تماتا كجنك همو تماتي خوماني والله همو تماتي خوماني تماتا كبيق صورة بس مقصد امن الروجانة مثلا 6 سلة يذكرهم ئاخە سەلەکەش لۆمە زۆر بارگرانیە بەڕاستی سەلەکە حکومەت ڕقابەی دانانێت شتێک لێ پێچینەوەک ناکات دەبا بگەڕێن ئاخە ئەو معاملانە ئەوەتەنە هەموو لێرەنە جستانان بە 300 دیناریە کە وەختی تەماتەی خۆمان دادێت مەسروف کردی هەتا ئێستا مەسروف بەبێ حسابە مەسروف ئەرێ بەخوا شتی خۆمان هەمووی ڕقەمیە کە بەخوای بەس شتەکە ئەوەی وەختی فەلاعی خۆمان پێدەگا فەقیرە هیچ پارەی لۆ ناکەوت خلاص بەس هیوادارم حکومەت لێ پێچینەوەچی لەو سەلەی لۆمە بکە والله ئەو سەلەیە بە 350 دیناری جستانێ دەکڕم هەلویان دەردەینی معمەل خێریشان هەیە لانی پەیوەندیدار ئارێ وەڵڵا
ئارێ وڵە ئەو بەدوادات چۆنێک لە نرخی ئەو سەلانە بکەن ئەلعاد بە عەفسەد و حەفتا و پێنج ئەوڕۆ کڕیتەوە 5 دیناری پێیان دەدەن کاکە ئەو سەلایە بە کەیفی خۆیان سعردا دەنێن ئەگەرەوە هەرزانتر بیلۆنگ و بارسی چییە؟ ئەم ڕۆژێ مەسەنا هەفتا هەزاری بە سەلەی دەدەم هەموو ڕۆژێ بۆرسەی چێن دەرێەوە؟ ئێرە بۆرسەی پیازیە بۆرسەی پیازیە بۆرسەی پیازی بسمیلە تازە بزانم بۆرسەی زەویزانم بەخوای برام دراوی ئەوم دیتیە بڵێن بازاری دۆلار و ئەوانە بەرێ بۆرسەی پیازی چییە؟ بۆرسەی پیازی ئەوێ ینی زۆرترین فەلاح لەو مەحەلەیە لەو مەحەلەی نا ڕیکلام نییە بە گەورەترین سعریش دەفرۆشتێ ینی زۆرترین سعر سعری پیازی ئەو ساڵ باش ئارێوە لێ رازینە ئارێوە چەندی دەکا پیاز؟ وەڵا پیازی سپی 500 دەکاتە 475 ئەو سعرە باشە لە ئەو سعرە زۆر ئەرێ وەڵا لێ رازینە ئەرێ وەڵا لێ رازینەوە فەلاح ئەو ساڵ هەست دەکەم گەشانەوە چی هەیە پێکەنینی لەسەر ئارێ وەڵا هەموو زەویانەیە معاشی وەردەگرن و دەچنەوە جوانە ئارێ وەڵا مەسەلە چی ئەو ساڵە پارەی دەکات؟ وەڵا ئەو سارە مازە مەسەلەکە وێە پیاز فڕیە فڕیا ئارێ حکوومەتیش کار ئاسانی باش کردی ناگەڕێ بەرهەمیدی ئارێ وەڵا ڕەحمە لە داکو بابی ئارێ وەڵا دەرەجەیەکە جەماعەت چ دەری لە پشت کامێڕەی وەڵا جەماع نا وەڵا جەماع رازینە پێ رازینە؟ ئارێ وەڵا سەری چەقۆ دیارە لە ئارێ دوورەوە وەڵا شتی زۆر دەشێنی ئارێ وەڵا دەرەجەیەک ئەو شفتی عیبی نییە وەڵا ماشەڵێ شفتەکە نزیک ببینەوە بزانم شفتەکە ئەوی چێن دەرەیە؟ ئەوە پێنجێنە پێنجوێنە؟ سنووری هەولێری خلاص بووە؟ بەرێ لو ئەو هازوو خلاص بوو؟ کەش و هەوا خلاص دەبی وەختی هەر کەنگر و ماز بە وعدی خۆی وعدی خلاص بوو ئێستای پێنجێن پێڕاگەیە شفتی پێنجێنش عیبی نییە ئەو سارە شفتی چێن دەری زۆر باش بووە شفتی بەعام باش بوو بەس هەولێر بۆ ئاخیرەی خراپ بوو کەش و هەوا کەشەوە ئەدیکۆ شفتی ڕقە و عیلەتدار و ئەوانە نەبوو ئەو سارە نانە کورەوە ئێستاگە شفتی کەم بیتن گران دەبی شفتی زۆربی هەرزان دەبی هەر ئۆنێ پێنجوێنی چێن دەرێ پێدەگا پاش پێنجێن دەچینەوە ماری دستانی خلاص دەبی هەدی منتیقەی هیچ ئێرانی ئەگە ئێرانی بێتن عالیان پێنجوێن هەیە لە بازاڕ نییە 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 مەمەش باشە ئەوە لەوەی بەرهەمی ناوخۆ دیکۆ سعری باش بیتن مەسەڵەن سعری باش دەبی ئەو دەرەجە گرانە دەمانێت هەرزان بیادی ئەو گرانیە لەو چی خراپە لۆ هاوڵاتی خراپە برای گەورە ئەدی گرانە شفتێکی دەبا بە 7,000 دیار فرەداتە ناو تەنەکە کوی دەبی ئادێ وەڵا گرانە برای گەورم با بڕە هەرزان بێ هەرزان شتێک نەبی گران دەبی شتێک نەبی گران دەبی هەبی هەرزان دەبی ئێستا کەمە پێنجێن وەز بە وەز بە پێڕادەگا زەوەکەی وان باشە وەچی منی ئاها گەرمەش بەقوت بی پێت باشە گران بیان هەرزان بی وەڵای ئەم پێم باشە عەدی وەسەد بی نە زۆر گران بی نە زۆر هەرزان بی تەسیرە لە هاوڵاتی بکاتنە لە فەلاح ئەدیکۆ وەرێرە کاک جەماڵی جار ڕئیسە وەرە وەرە پێش وەرە بزانمە وەرە خوافت کە وەرە لە دوورەوە قسەی مەکە مامۆستا بابێ من ڕاستەی مامۆستا وەرە پێش بەرێ فەرموو بە چەندی شفتی ئێستا وەڵا برام ئێستا بە 650 دینارێ شفتی ئێستا شفتێکەوە کابرا لۆمارێ باتەوە 8,000 دینار ڕادەوەستی برای ئەدیکۆ 8,000 مریش پێدە کاک ئەو شفتی عقی 3,000 عقی 4,000 بەسە لۆ هاوڵاتی لۆ فەلاحی دەردەین چلۆی بە 500 دیناری باشە لۆ دەرنانێ کاکە لۆ دەرنێ فەلاح رازی دەبێ ئەو وەختی فەلاح وەرە پێش وەرە پێش قسەت پێ و لە دوورەوە قسەی دەکەی وەرە پێش ئەوە برقی سەر ئاوێ ئەو قسانە کاکە شفتی نەبی گران دەبی هەبی هەرزان دەبی ئەوە شەن سونیچوانی فەلاحەکەیە نییە کما بڕە گران دەبی لۆ فەلاحیش باشە لۆ خۆی باشە بەسیە ئەگەر سعرەکەی مناسبی بە 500 دیناریبی لۆ هاولاتی لۆ مجتەمەعەکەی باشترە ئێستا ئی خۆمان نەمینێ ئێرانی بێت تورشی بێتن گرانتر دەبی نا بە 500 دیناری بە 400 دیناریش دەتانین بفرۆشین بەس مەترسیت دەرمان و هیچ دەرمان نییە نە کاکە ئی خۆشمان دەیدرێتێ ئی خۆشمان دەرمانی دەدرێت هەموو شتی دەدێتێ هەیە بە پێی ئوسول چیمیای دەداتێ ئەو ڕیکلامانەی کە کران فترەکانی دیکە لە تۆڕە هەمووی نابرام هەمووی غیلاف بوو
شتي وانية هيك شتا شوانية هيك شفتي كنا شبيه بولو لا وانية تجيب دمن او كنا قال رانا بيتن لي قري هواي دكا كهواي كده تقي او درو دلسي او تشيميا او دتقيتو او درويا او شتانني اما وسي سارو شي دكاين او شفت يكون بيتن هواي دتشي لجي خوي دتقي دابا عمود سياره شي ديبكم ساڵانەکە بەرهەمی ناوخۆ پێدەگا ئەو بڕیارەی حکوومەت و سەرۆک وەزیران لۆ ئەوەی کە ڕێگری بکرێت لە هاتنی بەرهەمی دەرەچی لە ئێران و تورکیاوانە تەسیرێکی باشی هەبوو لەسەرەوەی کە فەلاحی خۆمان بابا یەک دقە هەن قازانجی هەیە لە بۆ فەلاحی هەن زەرەریشی هەیە لە بۆ خۆمان زەرەریشی هەیە کو ئەگەر شتێک نەبی مەفروض یەک دقە یەک حکوومەت وەزارەتی کشتتوکال هەیە پیلانیان نییە مەسەر بێن بگەڕێن شفتی نەبیتن بکاتەوە ناکاتەوە ئەوەیە گران دەبی نا شتیوانە ئەگەر وەزیر بێتە سەرخەت مەسەلەن دەبینی شفتی ئێستا پێنجێنەیە کەنجینێ نما خۆیتی بکاتەوە فەلاح زەرەر ناکە فەلاح زەرەر ناکە نا با هەندێک هەر ئەوە بەقارە ئەوە بەقارە لەو مەسلحەتی خۆی دەوێ ببتەوە نە ئەم لەگەوەی دانیمە نە فەلاح زەرەرکە نە هاولاتی زەرەرکە ئێستا شفتی خۆمان هەبی نابی بکرێتەوە گوناعە ما نەکرێتەوە با فەلاحەکەش ئیستیفادە بکە بەس فەلاحەکە ئیستیقلالمان نەکا لە پێنجێ ئیستیقلالمان دەکەن شفتی باگران نەبی بەوەندە بە دەرەجە یەک لە عەدی خۆی تێپەڕی تێدەگەی مانای کابرا چیلو بە هەزار ناریدە لە جادێ گرانە بەڕاستی بە 75 باشە لۆ شفتێکەی خۆمانەوەی قەدیم درێژەکە ئێستا لە بازاڕێ نابینم نمایە پێشان بە گۆل دەکرێت ئێستا ئەلم تەتەوری کردێ بە قەترەیە زۆری دەچینن ئێستا ناڕوە نا ئێستا توژانە سەرەکی دەگری دوو عەبی دەخۆی بەرد نادا لۆ عەبووە نییە عەبی ژوەیە خۆ تامی نمایە هیچ شتێک برسی قەدیمت دەخوار قرپی دەیناوە ئێستا ناینتەوە هەمووی ئەو هایە بەشەرەکە هەمووی گۆڕایە پێشان فەرقی هەبوو نا بەشەرەکە هەمووی گۆڕیە بەشەرەکە گۆڕیتی عادی وەڵا ئەو ڕۆڵا دنیا بینابیتە گندۆرە سعری هاتە خوارێ هەرێوە دوێ گرام بۆ ڕۆ هەرزانە فەلاح ڕازیە گندۆرە زۆرە و باران زۆر بوو گندۆرەکە باشە و هەم ڕۆژ خلاص دەبی ئەنگارات چەند لێرە هەتا پشتینی ڕای هەموو خلاص دەبی خلاص دە یەک پیکەم نابینێ مشتری زۆرە ئەلان هەموو شفتیان دەکردی شفتی کەم بیا هەموو ئەلان گندۆرەی دەکردی ئەو ساڵ ئەرێ وەڵا هەر بە تامە نییە ئەوە لە قازێ چاکە گۆشتی قازێ و گندۆرەش لەگە بخۆی زای چەند بە تامە تاقیم کردەوە من تاقیم کردەوە هەرێ وەڵا ئەو سار بەعام باش بوو عیبینە بوو لە خوای بەزیاد زۆر باش نەیبوو بەو دوایە بڕێک لە منتقەشی شارە زوور کەتێ لە لای دۆچێ لای ئەو لای بڕچ کەتێ بەس لە هەولێر نەیبوو سعر ئەو سار باش بوو لە خوای بەزیاد عیبی نەبوو بەعام باش بوو لە خوای بەزیاد فەلاحەکان باش بوون ئەلحەمدولیلا ئەو سار قڵقڵک نەبی یەک دوو فەلاح شتەکان جوان نەبوو ئەگەنا بەعام باش بوو لە خوای بەزیاد هەموو ئیستیفادەشیان کرد نا ئەو سوعبەتانە نییە ئەو سوعبەتانە نییە ئەو شتانە هەموو درۆیە ئەو شتانە درۆیە هەوا نییە دەرزی نییە دەرمانی خۆیتی احتیادی ئەو دەرمانە و ڕسقە خەسار نەبێ ڕسقە پێڕابگە و تەواو نە دەرمانی ژاراویە و نا برام شتانەوە نیە هەموو دیعایە شتانە شفتێک بۆ گەنی دەبیتن بۆ گەنیە کابرا شفتی دەشتێنی بە چەقوە دیارە بەخۆی عیب نەبی شفتێکە کون بووە کە کون بیان هەوای دەشتی شفتێکەوە بۆ گەنی دەبی لە دەرێ نایە ناتی ممنوعە تەواو ممنوع ئێستا پێنجوێنە هەتا مانگە دوو مانگش کەش پێنجوێنێ ئەو جە پاش دوو مانگی تەواوە هەمووی تەواو عیبینێ دەستیان خۆشبی لە بۆ پشتگیری فەلاحی زۆر باشە ئەو شتە لە نێو ئەلوەی هەولێر ئەمڕۆ هاتین بۆ ئەوەی بەدواداچوون بۆ ئەو کێشە و گرفت و بربەستانە بکەین کە لە بەردەم فەلاح و جوتیارانی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی شاری هەولێریشن بۆ ساختکردنەوەی بەرهەمە کشتتوکالیەکانیان و هاتین بزانین تاوەکو چەند بەرهەمەکانیان ساخت دەبێتەوە و ئەو نرخەشی کە بە بەرهەمەکانیان دەدرێت لە ئاست چاوەڕوانی ئەواندا یاننا دوای بەدواداچوونێکی ورد لە نێو ئەلوەی هەولێر بۆمان دەرکەوت کە بەرهەمە کشتتوکالیەکان ئەم ساڵ
نرخێکی زۆر باش دەکەن و تەواوی فەلاحەکانی هەرێمی کوردستان و هەولێریش لەو نرخە ڕازین کە لەسەر بەرهەمەکانیان هەیە و شێوازی ساختکردنەوە و کار ئاسانیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش هۆکارێکی باش بۆ ئەوەی بتوانن بە ئاسانی بەرهەمەکانیان ساغ بکەنەوە.